پاپا فرانسیس ئەم یەکشەمەیە ستایشی ئازەربایجانی کرد وەک مۆدێلێک بۆ ئەو جیهانی کە لەلایەن توندڕەویەوە دابەش بووە. خۆی لادا لە ڕەخنەگرتن لە حکومەتەکە لە پێناو ئەوەی کە هانی لێبوردەیی ئاینی بدا لە ناوچەکەدا و کە زۆر جار ناوچەیەکی نەئارامە کە کاسۆلیکەکان تیایدا کەمایەتین. پاپا فرانسیس خۆی لادا لە ڕەخنەی ڕاستەخۆ کە خۆرئاوا بەهۆی دەنگۆی پێشەلکاری مافەکانی مرۆڤ لە ئازەربایجان و ڕێفراندۆمی ئەم دوایانەی حکومەت کە ماوەی سەرۆکایەتەکەی سەرۆکیان درێژ کردەوە و دەسەڵاتی نوێیان پێبەخش. لەبری ئەوە پاپا 10 کاتژمێری لە پایتەختی ئازەربایجان باکۆ بەسەر برد. لە ئامادەبوونی بۆنەیەکی ئاینی بچووکترین کۆمەڵگەی کاسۆلیکی لە جیهاندا و ئەو پەیوەندیە باشانەی کە هەیەە لەگەڵ زۆرینە شیعە ئازەربایجانیەکان و هەروەها جووەکان و ئەسۆدەکس و کۆمەڵگەی ئاینی دیکەشدا. لە کاتێکدا تەنها 300 ئازەربایجانی کاسۆلیکن سەرباری ئەوە کۆمەڵگەکە پێگاتووە لە چەند هەزار کەسێکی بیانی. پاش ئاهەنگگیرە و ڕسمە ئاینیەکە و چاوپێکەوتنی لەگەڵ ئەلیایف پاپا فرانسیس چاوی کەوتبوو بە شێخی موسڵمانان و نوێنەرانی سەرجەم پێکاتە ئاینیەکان لە مزگەوتی سەرەکی باکۆ لە ناوچەکەدا بەر لەوەی بگەڕێتەوە بۆ ڕۆما و دوا بەدوای سەردانی قەوقاز لە پشووی ئەم هەفتەیەدا کە یەکەم جار ڕووی لە جۆرجیا کرد.